لەبارەی چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینی نۆیەم با تایبەت لە پرسی کوالەتی دەرمان و نرخی دەرمان لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر شێروان سادق بەڕێوەبەری کوالەتی کۆنتڕۆڵ ماکرۆ. دکتۆر بەخێر بن. زۆر سپاس بە ئامادەبوون. دکتۆر، ئەو چاکسازیەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی نوێمدا دەستی پێکردووە بۆ هەم نرخی دەرمان کەم بکرێتەوە هەم کوالەتی باشتر. بەڵێ، بە ناوی خۆی گەورە بێگومان هەر لە سەرەتای کابینەی نوێمەوە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مهتەم بووە بە چاکسازی لە کردی دەرمان. خۆشبەختانە ئێستا لە یعنی بە سەرپەرشتی جەنابیان و بە پشتگیری جەنابیان ئەو بڕیارانەی یان بڵێن ئەو کارنامەیە کە لە کابینەی چوارەم ئەو خاڵانەی کە باسی چاکسازی لە کردی دەرماندا دەکرا زۆربەیان لە بواری جێبەجێکردندان لە ڕووی کوالەتی، لە ڕووی چاکسازی لە ڕووی ئیداریەوە، هەروەها لە ڕووی فەنیشەوە. لە گرنگترین چاکسازیەکان ئێستا پەرەپێدان و ڕێکخستنەوەی کوالەتی دەرمان لە ڕووی زانستیەوە بووە کە ئێمە ڕێگیریمان کردووە لە هەموو سەرچاوەیە کە دەرمان هاوردە هەرێمی کوردستان بکرێن و لە هەمان کاتدا کە پرۆسەی کوالتی کۆنتڕۆڵ وامان کردووە کە پشکنینی دەرمان و هەڵسەنگاندنی دەرمان لە کاتی خۆی لە کاتی ئاسایی خۆیدا دەربچێت و بتوانین ئەو ستیکەری دەرمان بۆ هەموو دەرمانێک دەربچێت و دەرمانی بێستیکەر نەچێتە بازارەکانی هەرێمی کوردستان. دەرمانی بێستیکەر ئێستا لە بازار هەیە یان نییە؟ ئێستا هەیە، بەڵام ئەوە هەمووی دەرمان تەمەنی هەیە، شێلف لایفی پێ دەڵێن. ئەو دەرمانە لەوانە دەرمانێک هەوێت 5 ساڵ تەمەنێتی، لەوانە پێش 3 ساڵ یان 4 ساڵ داخل بووە یان پێش 2 ساڵ، لەوانە پاش یعنی ئەو تا ماوەکەی تەواو دەبێت وجودی لە بازار هەبێت. بەڵام لە کابینەی نوۆمەک و ئاماژەم پێکرد خاصەتەن 1-2 ساڵی یەکەم ئێمە چاکسازیمان لە ناو کوالتی کۆنتڕۆڵ کرد کە خۆشبەختانە وەکو ئاماژەم پێکرد ئێستا هەموو بڕیارەکان لە بواری جێبەجێکردندان. ئێستا لە کاتی ئێستادا پاش ئەوەی کە هەموو دەرمانێک هەڵسەنگاندن و پشکنینی تاقیگەی لە کاتی خۆی دەردەچێت و سەرچاوەکان دیاری کراون، ڕێگە نادرێت لە هەر سەرچاوەیەکەوە دەرمان هاوردەی هەرێمی کوردستان بکرێت، بەمەش ڕێگیری کراوە لە دەرمانی کاریگەری نزم، کوالەتی نزم و هەروەها ڕێخستنەوەی نرخی دەرمان. بۆیە لە کاتی ئێستێدا هەموو دەرمانێک ئەو ستیکەرەی بۆ دەردەچێت و هەڵسەنگاندیش دەردەچێت. بەڵام شتێکی تر لە ینی هەنگاوێکی تری زۆر باشترمان کردوە. ستیکەری پێشتر ستیکەرێکی زۆر ئاسایی بوو، ئەوەی ئێستا ستیکەرێکی ینی بە تەکنۆلۆژیایەکی زۆر پێشکەوتووی دژە ساختەکردن دروست کراوە. ساختەکرا ئەوەی پێشتر ساختە دەکرا، بەڵێ ینی دەتوانرا ساختە بکرێت و چەندین حاڵەتیش هەبووە لیژنەی لێکۆڵینەوە لەسەری دروستکراوە و ئیجراتی یاسایش بەرامبەر ئەو شوێنانە کراوە. بەڵام ئەوەی ئێستا ئێمە باز دەکەین هۆکارەکانی پشت لێنەدانی ستیکەر یان بڵێن ساختەکردنی ستیکەرمان عیلاج کردووە. ئەوەی کە ئێستا باسم کرد هەموو مۆڵەتێکی بەکارهێنان ئیطلاق سەرف لە کاتی خۆی دەردەچێت و ئەو ستیکەرە وامان کردووە کە هەموو داتایەکیان هەموو زانیاریەکی سەرەتایی بە نسبەت هاوڵاتی لەسەر ئەو ستیکەرە بارکۆدێک هەیە بە تەکنەلۆژیایەک ینی تەکنەلۆژیای نانو تەکنەلۆژی و هەروەها بەکارهێنانی داتابیس یان بە ئەلکترۆنیکردنی سیستەمی کوالتی کۆنتڕۆڵ و دروستکردنی ئەپلیکیشنێکی تایبەت کە هاوڵاتیان دەتوانن لە ناو مۆبایلی ینی زیرەک بتوانن هەموو زانیاریەکی پێویست لە ڕۆی نرخی دەرمانەوە، لە ڕۆی ماوەی بەسەرچوونی دەرمانەوە، هەروەها کوالتی دەرمانەوەکە و زانیاریە سەرەتاییەکان بە نسبەت هاوڵاتی چی پێویستە بە زمانی کوردی بزانن. ئێستا لە نەخۆشخانە حکومیەکان ڕەنگە بوونی دەرمان وەک پێویست نەبێت، هەندێک جار پێویست بێ نەخۆش بچێت لە دەرەوە دەرمانەکەی بکڕێت. ئەپرسی ڕێخستنەوەی دەرمان و دابینکردنی دەرمان بۆ نەخۆشخانەکان دەتوانێت لە داهاتوو وا بکات ئەم پێداویستیە لە کڕینە لە دەرەوە کەمتر بێتەوە هەڵە نەخۆشخانەکان دابین بکرێت؟ بە دڵنیایەوە ئەو کێشەی دابینکردنی دەرمان و نەبوونی هەندێک دەرمانیان پێشتر هەندێک دەرمان هەردەست نەدەکەوت. ئەوە یەکێک بووە لە هەنگاوەکان کە وەکو باسم کرد ئێستا لە بواری جێبەجێکردندا جەنابی سەرۆکی حکوومەت لیژنەیەکی تایبەت لە ئەنجومەنی وەزیرانی پێکهێنەوە بۆ ڕێکخستنەوە و پێداچوونەوە بە شێوازی تەندەرینگ و کڕینی دەرمان بۆ نەخۆشخانە حکوومیەکان. بە نسبەت ئەو لیژنەیە کاری خۆی وەکو جەنابیان ئەمڕۆ لە تویتێکدا ئاماژەی پێ کردووە لە مێژە ئەو لیژنە ئیشی خۆی دەکات. ئێستا کەوتوتە بواری جێبەجێکردنیان لە ئێستاوە لە ئەمڕۆوە دەست پێ دەکرێت. کێشەیەک هەبوو هەموو دەرمانێک
لە عێراق و لە کوردستان دەست نەدەکەوت ینی وەکو ڕێر پرۆدەکت ینی دەرمانی دەگمەن ئەو کێشەیەش ئێمە وەکو وەزارەتی تەندروستی ئێستا لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە دیڕاسەیەکی وردمان کردووە لە بازارەکان بزانین هۆکاری نەبوونی ئەو دەرمانانە چین خۆشببختانە ماوەی 6 مانگێکی ئەو کێشەش چارەسەر بووە وەکو جەنابی وەزیریش ئاماژەی پێکرد ئێستا بودجەیەکی تایبەت بۆ کڕینی دەرمان دیاری کراوە لە ماوەیەکی زۆر نزیکدا ئەو کێشەیە بە تەواوی بنبەڵ دەبێت دابەزاننی نرخی دەرمان خۆ نەخۆشخانە تایبەتەکانیش دەگرێتەوە ئایا و ڕێژەیەکی بۆ دیاری کراوە یان چۆنە بەڵێ هەموو ینی کارتی گشتی و کارتی تایبەت دەگرێتەوە هۆبەیەکی تایبەت لە کواڵیتی کۆنتترۆل هەیە بۆ پێداچوونەوە و ڕێخستنەوە و یەکخستنی نرخی دەرمان خۆشببختانە 170 پرۆسەکە تەواو بووە وەکو ئاماژەم پێ کرد ئێمە بەس نەهاتوون نرخدا بنین بەڵام هاتوون بێژگەلەوەی کە نرخدا بنین میکانیزمێکیشماندانەوە چۆن بەدوادا چۆن بۆ جێبەجێکردنی ئەو نرخانە بکەین ئەوە باسم کرد لە ڕێگەی ئەپلیکیشنەوە کە هاوڵاتیانیش دەتوانن چاودێری بکەن وەکو ئێمە نرخی دەرمان لە هەموو دەرمانخانە ئەهلی و دەرمانخانە حکومیەکان دەبێتە یەک نرخ و جیاوازێکی زۆر هەیە ئێستا جیاوازی هەیە وەکو باسم کرد ینی پرۆسەکە 170 تەواو بووە هەم نرخی دەرمان دادەبەزێت هەمیش نرخی دەرمان لە هەموو کوردستان یەک دەخرێت و بەرچاوڕۆنیش بۆ هاوڵاتی دەبێت هاوڵاتی خۆی ڕقیب دەبێت دەتوانێت لە ڕێگای ژمارە تەلەفۆنی تایبەت و لە ڕێگای واتسئەپ و ڤایبەرەوە لیژنەکانی ئێمە لە هەموو کوردستان ئاگادار بکرێتەوە تا کۆیان پرۆسەی گرنەبەر تا چەند ڕێگریەکات لە دەرمانی قاچاق ئێستا ماوە یان نەماوە دەرمانی قاچاق ئێستا دەتوانم بڵێم بە نسبەیەکی زۆر کەم ماوە چونکە ئێمە وەکو باسم کرد لە سەرەتای کابینەی نوامەوە کارمان کردووە نزیکەی 3 ساڵە ئێمە کار دەکەین لەسەر ڕێخستنەوەی تعلیماتی دەرمان پێداچوونەوە بە تۆماری کارگەکانی دەرمان و فراوانکردنی تاغیەکانی دەرمان و فراوانکردنی لیژنەکانی بەدەوادا چۆن ئێستا خۆشببختانە دەرمانی قاچاق زۆر لە شوێنە فەرمیەکان دەتوانم بڵێم هەر نەمایە لە شوێنە نایاساییەکان بەداخەوە هەندێک شوێنی نافەرمیمان هەیە لەوانە هەندێک جار دەست دەکەوێت بەڵام لیژنەکانمان بەردەوام چاودێری دەکەن و سەرپێچکاران سزا دەدرێت بەڕێز دکتۆر شێروان سادق بەڕێوەبەری کوالیتی کۆنتترۆل لە ستۆدیۆمیان مابووی سوپاس بۆ ئامادەبوون شرۆفەکانتان سپاس بەخێرات